نووسەر و ڕۆژنامە نووسنە بەسبازیانی لە واڵی خۆی لە فەیسبوک دەنووسێت ڕێکخراوە کوردیەکان لە بەریتانیا تا ئێستا نەیانتوانیوە لەژێر چەترێکی نیشتیمانی کار بکەن. ئەوەیشی کراوە جگە لە هەندێک کاری لۆکاڵی هیچی تر نییە. هیچ کەس و ڕێکخراوێک تا ئێستا نەیتوانیوە وەک پێویست لەگەڵ پەنابەران بێت جگە لە خۆ دەرخستن و گەورەکردنی هەندێک کەس. هەندێک ڕێکخراو و کۆمەڵە جگە لە سپی کردنەوە پارەی شەخص و جێبەجێکردنی ئەنجندای حزب هیچی دیکەیان نەکردووە. کوردەکان ناتوانن لەو ستایلە شەڕانگێزە بێنە دەرەوە لە کوردستان بە بەرنامەی لەسەری گۆشکراون. ئەمەش وای کردووە کورد خاوەنی یەگرتوو نەبێت لە ئەوروپا. ڕێکخراو هەیە بە حساب کار بۆ پەنابەر دەکات بە خۆبەخشی، بەڵام فۆرمێک پڕ دەکاتەوە بۆ پەناخوازان بە 100 پاوەن و زیاتر. کورد لە بەریتانیا نەڕێکخراوی هەیە نە کۆمەڵە نە گروپ کە تێبینی لەسەر کار و ئەدای نەبێت. کەناڵێکمان هەیە گەنجێکی خۆبەخش بەڕێوەی دەبات شەموس نادر ناو کەناڵەکەیشی بیکەی فۆڕە، بەڵام چونکە سەر بە هیچ حزب و ڕێکخراو نییە کەس دەستی ناگرێت و هەمووشی لێ سوودمەند بووە. زیاتر لە 20 پێج و ئەکاونتمان هەیە بە ناو کەناڵ و دەستگای میدیاکارەوە لە بەریتانیا، بەڵام ئەوەندە من ئاگدار بم ڕۆژنامەنووس و میدیاکاری کورد لە بەریتانیا بە پەنجەی دەست دەژمێرێن.